سەڵباس و گفتوگۆکەم لەسەر بەرهەمهێنانی ڤیدیۆکلیپێکی زۆر تایبەت لەلایەن گەنجێکی دەنگخۆشەوە کە بێگومان بەڕێزیان مۆزیسیانن و لە ئێستا یەکەم بەرهەمی خۆیان لەژێر ناونیشانی خەیاڵی من بڵاوکەنەوە دیارە خەیاڵی من یەکەم بەرهەمی مۆزیسیان و هەروە گۆرانی بێژ بەختیار مستەفایە کە بە خۆشحاڵ لە ئێستاە ڤیدیۆکلیپی بۆ کراوە و بڵاو کراوەتەوە سەڵباس و گفتوگۆکەم لەسەر ڤیدیۆکلیپەکە و لەسەر بەرهەمەکە بە شێوەیەکی گشتی لەگەڵ زۆر بەڕێز کاک بەختیار مستەفا کە ئێستا بەڕێزیان لە ڕێی تەلەفۆنەوە ڕاستەوخۆ لەگەڵ من کاک بەختیار سڵاوت لێ بێم کاتت باش بێ. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بەرنامەی مەگەزین، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. بەڕاستی پاسانەکەم و کە بەرهەمەکەی منتانێ ناوتە بەرچاوی بینەر و بیسەری خۆشەویست، هیوادارم بەدڵی هەموو ئازیزان بێت. زۆر سوپاس بۆ تۆ کاک بەختیار. پێم خۆشە بزانم ساڵانێکی زۆرە مۆزیسیانیت و یەکێک لە ئامێرە هەرە تایبەتەکان ئەژەنیت، چۆن بوو لە ئێستا بڕیارتدا کە بەرهەمێک تۆمار بکەیت و بیکە بە ڤیدیۆکلیپ و بڵاوی بکەیتەوە؟ لە ڕاستیە من تەمەنم 14 ساڵ بوو چوومە ناو دنیای هونەری مۆزیک، بەڵام تا ئێستا بەعەقەت بەردەوام وەکو کاری مۆزیک، بەڵام لە دانیشتنەکانە لە زۆر شوێن یانەوتم بۆ گۆرانی ناوڵێ. هەڵبەتە لە ڕێی چەند کەسێکەوە چەند هاوڕێیەکم کە وتم هەڵبەتە حەزیان لە دەنگی منە بۆیە داوای گۆرانیەکەن ئەو بوو کە دەستم کرد بە گۆرانی وتن. ئێستاش ئەم کلیپەم بەرهەمهێناوە، ئێتر پێمابی خراپ نییە، بەڵام ئیشاڵا گە لە داهاتووە سپۆنسەرم هەبێ ئیشی زۆر زۆر جوانترەکەم، چکەشتی زۆر جوانتر لە مێشکە ئەمایان کە کردومە هەمووی زیاتر هەستاوم خۆم ئیشەکانم تەرتیب کردووە. و باشە پێم خۆشە بزانم خەیاڵی من چۆن بەرهەم هات، تێکستەکە هی کێیە، ئاوازەکە هی کێیە؟ بەڵێ تێکستەکەی هاوڕێ عەزیزم کاک شوانە شوانشە، ئاوازەکەی خۆمە، ئامادە و دابەشکردنی کاکێ من حسێن بۆی کردوم، هەر لە ستۆدیۆیەکەی کاکێ من ئیشی بۆ کراوە. باشە بەڵێ کاک بەختیار، بۆ پێی کە خۆت مۆزیسیانیت و بێگومان مێژوێکی تایبەتت هەیە لەنێو بەشێک لە ئامێرە موزیکە هەرە تایبەتەکانە و خاوەنی با بڵێن موزیکی خۆت یاخود بڵێن چەندین ئامێری تایبەت بە خۆتی کە ئەزانی زۆر بە باشی بیانژەنیت، بەڵام وتنی گۆرانی زۆر جیاوازترە لە ژەنینی موزیک. چۆن بوو ئەم بڕیارەتە و تا چەند موزیکەکەت و زانیت لە ئامێری موزیک یاری دەدەر بوو بۆ ئەوەی کە باشتر بتوانی لەگەڵ چۆنەکانە زۆر بابەتی تر هەیە کە قورسن بۆ گۆرانی بێش بۆ تۆ ئاسانتر ببێ؟ دەرۆخان پێشم وتی کە چەندەها کەس حەزی کردووە گۆرانی، بڵێم من وەکو کەسێک ئەگەر مۆزیک حەزبخە بچێتە ناو بواری گۆرانی وتنەوە ئاسانترە، ڕێی شتی تری بۆ ئاسانەکە و زانێ چی ئەکا و چی ناکە. بەڵام ئەوەی کە جاری وایە هەمانە دەنگ خۆشە، سەڵی زۆر خۆشە، بەڵام لەمان کاتیشە لەگەڵ ئیقاحە دەرناچێت چکە مۆزیکێک نازانێت، لە مۆزیکێک بزانێت باشترە. چەند لە ئامێرە موزیکەکان نەزانیت؟ وەڵام من ئامێری شمشاڵ، باڵەبان، کلارنێت، زۆرنا، تاق، سایزەر، زەرب، دەف، زۆربەی ئامێرەکان حەز بکەم، بەڵام ئەوەی سەرەکی خۆم کە حەزی بکەم زیاتر شمشاڵ و باڵەبانەکە لە مناڵی و خەریکم تاکو ئێستا. لەم بەرهەمەیە تا چەند ئەم ئامێرانە بوونیان هەیە کاک بەختیار؟ ئەو بە ئامێری شمشاڵ حەسم کردووە، تەبعەن بەڕاستی ئەوانتیش بۆ نمونە ئەمتوانی سازیش حەزم بکەم و کلارنێتیش، بەڵام وتم ناکرێ من هەموو شتەکان خۆم بم، بەس ئامێری شمشاڵم بەکارهێناوە لەو بەرهەمەیە. باشە ڤیدیۆکلیپ تا چەند گرنگە بۆ یەکەم بەرهەمی هونەرمەندێک بۆی خێراتر بچێتە ناو خەڵکۆ بەتایبەتیش لە سەردەمی ئێستا و سەردەمی سۆشیال میدیا و ئەو بابەتانی کە ئێستا گرنگی پێدرێ؟ لە ڕاستیە دەروونخان ڤیدیۆکلیپ بێ بە شتێکی وەکوڵێ ڕستمیە، بەڵام ئەگەر بتێوێشتی جوانتر بکەی لە ڕاستیە بێ سپۆنسەرە هەبێ و پێشگیری بکەن و دەستت بگرن، چونکە زۆر ئەڵێ چەپڵە بە دەستێ لێ نادرێەوە شتێکی پێشونان هەیە. لە عقد کلیپیش ئەگەر شتێکی جوان بێ و ئەمە ئەچێتە قاڵبی هونەرەکە بەرزتر ئەبێ و گەورەتر نیشان ئەدرێ. بەڵام من لێرە ئەگەر چەندەها شتی ترم کردووە، بەڵام وەکو کلیپەکە نییە، وەکو کلیپەکە ناچێتە بەرچاوی بینەر و بیسەری خۆشەویست. زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار مستەفا مۆزیسیان و هەروە گۆرانی بێژ کە لە بەشی سەرەتای پرۆگرام لەگەڵم بوویت.
ئازانی ئێمە بەشێک لە ڤیددیۆکلیپەکەی هونەرمەند بەختیار مستەفا بینەوە گەرم وڵاتان فەرموون. لەچی بڕوانم تۆم بێتە پێشچاو بۆیتە خەیاڵ و سێبار و هەنگاو دڵ چۆن بتوانێ یار تۆ بگە لابیر هەموو شەو گۆربەی عیشقێت ئەکاشیر عشقێت ئەکاشیر شەوە